کاک دکتۆر بۆمان باسی ئەو کۆنفرانس بەخێر بێن. ئەمڕۆ کۆنفرانسی نێودەوڵەتی پزیشکی دانی ساڵ لە شاری هەولێر بەڕێوە دەچێت کە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت کە ئەمە سێمین کۆنفرانسی نێودەوڵەتی پزیشکانی دانا کە لەلایەن سەندیکای پزیشکانی دان لە هەولێرەوە بەڕێ دەچێت کە تیایدا ژمارەیەکی زۆر لە پزیشکان لە سەرانسەری عێراق زیاد لە 1000 پزیشک و ژمارەیەکی زۆر لە پزیشکان لە دەرەوەی وڵات و لە ناوخۆی وڵات وەکو وانە بێژ بەشدارن. تیایدا ژمارەیەکی زۆر لە کۆمپانیەکانی پێداویستی پزیشکی دەدان بە نوێترین ئامێری پێداویستی پزیشکی دانی سەردەم تێدا بەشدارن. ژمارێکی زۆر لەوانە بێژ و وانەی زانستی نوێی سەبارەت بە پزیشکی دان لەم کۆنفرانسە پێشکەش دەکرێت. شتێکی جیاوازە و شتێکی زۆر گەورەیە لە شاری هەولێر. باشە چی دەکەن لەو کۆنفرانسە هەر ناساندنی ئەو کۆنفرانسەی کە ئەمڕۆ سبەی بەڕێوە دەچێت تیایدا لە ژمارەیەکی زۆر لەوانەی زانستی محازەڕاتی زانستی پێشکەش بە ئامادەبوان و بە پزیشکان دەکرێت. جگەلەوە ژمارەیەک لە وەرکشۆپ کە تێدا لە شوێنی تر لە هەوڵەکانی تر بەڕێوە دەچێت نوێترین ئامێر پیشان دەدرێت هەندێک بەحث پێشان دەدرێت ئەو ئیشانەی کە لە وڵاتانی دەرەوە دەکرێت بە خۆشحاڵی ئێستا لە شاری هەولێر و لە کوردستان دەکرێت نوێترین ئامێری پزیشکی دان کە لە وڵاتانی دنیا هەیە خۆشبەختانە لە شاری هەولێرش هەیە. لە هەولێر دەتوانرێت چ نەشتەرگەریەک بۆ دەدان پزیشکی پێشکەوت و ئامێری پێشکەوتمان هەیە. خۆشبەختانە ئەو کارانەی کە ئێستا لە دنیا دەکرێت لە شاری هەولێر و لە کوردستان دەکرێت. سپۆری تایبەت بە سەرجەم بوارەکانی پزیشکی دانمان هەیە و جگەلەوە ئامێری پێشکەوتومان هەیە کە لە وڵاتانی دنیا هەیە. خۆشبەخت و دڵخۆشین کە بەوەی سەرجەم ئەو کارانەی کە لە دوورەی وڵات دەکرێت لە شارەکانی کوردستان و لە شاری هەولێر ئەنجام دەدرێت. زۆرترین خواست مەسەلەن یاخود گرفتەکانی هاوڵاتیان لە دەدانەوە دوای ئەنجامدانی هۆڵی سمایل و بابەتان سڕێکارێکی تونند هەیە بۆی کە سەبارەت بۆ کارانەی کە جنابەت باسی دەکەی ئەمە وەکو سەندیکای پزیشکانی دان هەندێک ڕێنمایی و یاسای کارکردنمان هەیە هەم بۆ پاراستنی مافی پزیشک هەم بۆ پاراستنی مافی هاوڵاتی. لە کاتی ئەنجامدانی هەر حاڵەتێک کە هەر هاوڵاتێک سەردانی پزیشکێکی دان دەکات ئەگەر هەر گرفتێکی هەبوو لە ڕووی چارەسەری لە ڕووی دانەوە دەتوانێت سەردانی سەندیکای پزیشکانی دان بکە بۆی بابەتێک لا بکرێتەوە هەم مافی پزیشکە هەم مافی هاوڵاتێکە لای ئێمە پارێزراوە. سکالاتان لە تۆمارکراوە بێگومان ئێمە بە حکمی ئەوەی ژمارەی زۆر لە پزیشکانی دان لە سنووری پارێزگاری هەولێر هەیە بێگومان حاڵەتی سکاڵاش هەیە لە شاری هەولێر بەڵام ئێمە زۆربەی حاڵەتەکان چارەسەر دەکرێت ڕەوانەی لێژنی زانستی دەکەین. ئەگەر هاتو حاڵەتەن کەم تەرخەمی لە هەر لایەنێکە بوو بێگومان ڕێکاری یاسایی دەگرێتەوە. دیارە چەند سکاڵا تۆمارکراوە وەکو دیاریکراوی ژمارەکە نازانم بەڵام ژمارەیەکی زۆر نییە زۆربەی مانێکلا کردێتەوە چەند حاڵەتێک ئەویش چارەسەر دەکرێت. قسەی کۆتایی ڤار دەیکات.